بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش رسالم رحمة المهرباني خواهی قورا برجي بصدلو دروني همومان خوش حالم او زارج لو شاشة خنزيلاني خوتان بخزمت ايوي آزوزو خوش شويست قيشت موان. خۆشەویستانم، هەندێکی تر لەو مەلائیکەتانەی کە خوا دروستی کردوون کارێکی زۆر سەیری پێسپاردوون. ئەم کارەش ئەوەیە بەس بەندەکانی خوای گەورە بپارێزن. پاراستنی بەندەکانی خوای گەورەیە لە موسیبەت و لە بەڵا و لە کارەساتی گەورە. سبحان الله. یعنی حەوادیسی وا ڕوودەدا، ئەو حەوادیسانە ئەگەر بەعەقڵ تەمەشای بکەی دەرێ ئەوە کەس هەمووی پارچە پارچە بوونە. سبحان الله. کاتێک کە دەچی تەمەشای حادیسەکەی دەکەی، تەمەشای ڕووداوەکەی دەکەی، دەرێ حتمەن ئێستا هەمووی فەوتاون نەماون، بەڵام دەبینی هیچیان بەسەردا نەهاتووە و حەشە هەر سەریشان بەخویدا نەهاتووە. ئەمە چۆن نازانم، ئەمە چۆن بوو کەس نازانێ. بەڵێ خۆشەویستانم، ئەمە مەلائیکەتی خوا ئەیان پارێزن. ئەم مەلائیکەتانە تایبەتن بەوەی کە خەڵک لە حەوادیس و لە بەڵا و لە ناخۆشی و لە زەحمەتی بپارێزن. بۆیە خوای گەورە ئەفەرمی: أعوذ بالله من الشيطان الرجيم هو القاهر فوق عباده ويرسل عليكم حفظة. ئەفەرمی ئەو خوایە کە قادرە لەسەر ئێوە، کە قادر و مقتەدیرە لەسەر هەموو بەندەکانی خۆی، و پاشان ويرسل عليكم حفظة، بۆتان ئەنێری هەندێک مەلائیکەتان کە ئەو مەلائیکەتانە ئەتان پارێزی، حەفەظەن ئەتان پارێزن لە بەڵا و لە ناخۆشی. إن كل نفس لما عليها حافظ. بەڕاستی هەموو نەفسێک، هەموو مسلمانێک، هەموو نەفسێک، مسلمان بێ غەیری مسلمان، ئیلا مەلائیکەتێکی لەگەڵە ئەی پارێزی و حفظ و ستری دەکا لەو بەڵایانەی کە خوا نەیەوێت تووشی ببیتن. ئەمما ئەو بەڵایانەی کە خوا قەدەری وابووە کە تووشی بی، ئەوە مەلائیکەتەکان لێی دوور ئەکەونەوە و بەڵایەکەی توش دەبێتن. بۆیە خوای گەورە لەگەر هەر مرۆڤێک دوو مەلائیکەتی داناون، ئەو مەلائیکەتانە ئەیپارێزن، ئەو مەلائیکەتانە ئەیپارێزن لەو ڕوودا و لەو حادیسانەی کە ڕوو دەدەن کە ئینسان ناتوانی بەخۆی خۆی پێ بپارێزیتن، یان لە شەیاطین، یان لە سەحەرا، یان لە بەڵا و موسیبەتی وا گەورە کە بەڕاستی ئەو ئینسانە دەسەڵاتی ئەوەی نییە کە خۆی لەو شەڕە گەورەی نەجاتدا، تەنها بە دەسەڵاتی خوای گەورە و ئەو مەلائیکەتانەی کە خوا مسەخەری کردوون کە ئەو بەندەی بپارێزن و حفزی بکەن تووشی ئەو بەڵا و زەحمەتی و ناخۆشیەی نەبی. جا سبحان الله. ئەگەر خوای گەورە چاوی دڵمان بکاتەوە، ئەگەر خۆت دەبینی لەناو ئەو هەموو موسیبەت و بەڵای خوا حفزی کردی، ئەو ئەتوو دەزانی کە خوا چەند ئەتوی خۆش دەوێ و چەندە ئەتوی حفز و ستر کردووە. سبحان الله. ئەگەر چاوی دڵت ببێتەوە، تەمەشای خۆت کە کاتێک کە لە ماڵ دێتە دەر، کاتێک ئەچیتە بازار، کاتێک سیارە لێ ئەخوڕی، کاتێک سەفەر ئەەکەی، کاتێک ئەچینە شوێنێک کە چەندە بەڵا و موسیبەت هەر ئاگاشت لێ نەبووە، هەر نەشت زانی و منتەبیهیش نی، هەر نازانی، هەتا ڕۆژی قیامەتیش نازانی کە چەند بەڵای گەورە گەورە ئەتوو خوا ئەتوی لێ پاراستێ و ئاگاشت لێ نییە. سبحان الله. هو القاهر فوق عباده. بەڕاستی ئەو قاهرە لەسەر بەندەکانی خۆی، ئەو خوایە بەدەسەڵاتە لەسەر بەندەکانی خۆی. ئەگەر ئەو خودایە نەبا، بەڕاستی ئینسانەکان هەر بە بەڵا و موسیبەت ئەفەوتان و بە هیلاک دەسون و ماڵیشان کاور دەبوو. بەڵام خوای گەورە بە عەزەمەتی خۆی، بە گەورەی خۆی، بە دەسەڵاتی خۆی، سبحان الله، ئەو مەلائیکەتانە ئەنێرێتن، ئەو مەلائیکەتانە حەفەظەن ئێمە ئەپارێزن و لە بەڵا و لە موسیبەتی گەورەدا. بۆیە گوتیان ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی فەرمیان: ئەی ئیمام، ئاگال لە خۆ بێ، هەندێک کەس بڕیاریان داوە بتکوژن. ئەویش فەرمووی هەر ئینسانێک خوای گەورە مەلائیکەتێکی لەگەڵ داناوە و ئەیپارێزیتن. ئەو مەلائیکەتانە بە ئەمری خوا لە هەموو ئەو بەڵایانەی ئەپارێزن کەوا خوا قەدەری لەسەر نەنووسیە و بۆی تۆمار نەکردووە. ئەمما ئەگەر بێت و خوای گەورە لەسەری نووسیبی،
مەلائیکەتەکان دوور ئەکەونەوە و قەدەرەکەی بەسەر سابت دەبی و ڕوودەداتن. جا بەڕاستی وایە سبحان الله ئەو قەدەرانەی، ئەو موسیبەتانەی، ئەو بەڵایانەی، ئەو ئازارانەی، ئەو میحنەت و ناخۆشیانەی کە خوا لەسەرتی نەنووسیا سبحان الله تووشت نابی. تووشت دەبی بەڵام خوا دەتفارێزی، تووشی دەبی بەڵام ئاگاش لێ نییە کە خوای گەورە چۆن تۆی حفظ کردووە و چۆن تۆی ستر کردووە. هەمومان هەرێکی ڕووداوی ئەو هامان لەکنە، هەمومان لە مەجلیسەکان هەموو کەسێک بای خۆی لە ژیانیدا شتێکی وای بەسەر هاتووە کە سبحان الله یەک لەحزەی مابوو بسووتێم، یەک لەحزەی مابوو ئەو سیارە لێمدا، یەک لەحزەی مابوو ئەو هام بەسەر بێ، یەک لەحزەی مابوو ئەوم بەسەدا بکەوی. کاکەم ئەگەر خوای گەورە بەسای ئەو مەلائیکەتە نەیپاراسبای وەڵڵا پێت دەکەت، خوا حفزی نەکردبای بەسای ئەو مەلائیکەتەی پێت دەکەت، ئیبادە دەبووی، هەلا دەبووی، بەڵام خوا ئەمر ئیرادەی وا بووە کە ئەو بەڵایە تووشی تو نەبی، ئەم قەدەرە ئەم حاڵەتە تووشی تو نەبی، لە بەرۆی لە قەدەرت نەنووسراوە. هەر کاتێک کە لەسەریشت نووسرا بێ سبحان الله لا ناسیتن ما ئەصابەکە لەم یەکن لیوخطئەک وما أخطأك لم يكن ليصيبك. براسي أما عقيدة، أما عقيدة بقضاء وقدري خوا أجر بوت نسرابي هرديتا، أجر بوش نسرابي قد نايت. عزيزانم مسألة شي قلت إيه ليرا أبيش أويا زور كزدري والله الموت واحد، الأسباب متعددة والموت واحد. أم قصة غلطة مردن يكسب بها، مردن يكسب بها ايش بيدرن الازل او كوتاي جيانتا تو ازلت هاتو بوي دمري هزاران حالات بصر بي اگر ازلت نهت بي تو نامري هرچند حادثه كمرعب بي، هرچند حادثه كزور دلتزم بي، هرچند حادثه كزور قورة بي، اگر ازل نهت بي نامري. اما اگر بري والله او السبب مردن نخير، اسباب مردن نيها يك سبب مردن هيك اوش كوتاي ازلتا. زابوي ده هر شتێک ئەگەر ئەجەلت نابی تۆ نامری، هەرچەندە حادثەکەش گەورە بی. ئەمما وەڵە فلان سەبەبی مردە و فلان سەبەبی مردنیەوە نییە، چونکە ئەگەر سەبەب بێ هەر کاتێک سەبەب هات دەبێ موسەبیبەکە بێتە جێ، یەکسەر ئۆتۆماتیکیەن. هەر کاتێک کە شتەکە هات ئەسباب و موسەبیبات وایە کە هاتن دەبێ هەردووچیان پێکەوە کە سەبەبەکە هات دەبێ موسەبیبەکەش یەکسەر بێتە جێ و شتەکە کۆتایی پێ بێ. بەڵام نەخێر ئەوە حاڵاتی مردنە، حاڵاتە. ئەم حاڵەتە مردنی نەهاتووە و حاڵەتە مردنی هاتووە. ئەمە حاڵاتێکە ئەگەر ئەجەلت هاتبی ئەوە یەکسەر تۆ ئەمری، ئەمما ئەگەر ئەجەلت نهاتبی تۆ نامری. دێکەواتە بەڕاستی ئیذا جاء ئەجەلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. ونري والله فلان أو نبايا أمن دمردم، أو نبايا أمن استالبن قليبهم، أو نبايا فلان أمن كرة فلان أمن قتار كده، أنا أمن هالفوتابهم هيك وين يكاتشمن. أو همو ملائكتي خواتو يعني نزاد دعوة، همو ملائكتي خواتو يعني قتار كردوا. أجر توش أزلت هاد با يقين بو يصلنا وقلبي يقين بي ذيكواتك أزلنا هاتوا بوي نمردوي، أزلنا هاتوا بوي روحيانا تششاوي. سبحان الله. برايشي عزيز بان هي حادثة شي جراوة قلتي عائليك دائنشن لديار بحريك بوي بو خوان وقت شي خوش ببا نسري. لو كاتي أبي شتيك ولا ناو آوك برند أبيو نيوي أبي أو نقمي لك أو برند يكا كرة أما تسيا كرة بقرآن أما ظلامك أما بشرة تخوب آوكي دادنو كابراي دينا دري دبين كابرا خنكاوة والله عندك دستي لسسين جيدا دنو آوكي ناو زجي بتار دكنو دايما برغروش ديدا والله كابرا دا زولي كرة بقرآن ماوا الحمد لله ماوا والله دي بخوي دينو دادنشين كابرا ديري أو تشين دارا أما لا تشين دارم ترين كاكا وتقول لك شيء وهاتي دير والله أم خلتي فلانة قندي ما دور لدور وآو هنا أبوي والله قلت يا من نازم لسر آو كي بيم خلصكو أقام لخونما ترين كاكا وفلانة شوينا هيزني إن شاء الله أخوانا ذاتي داي والله قلت يا ورا ناني بخوتي أنا والله زوري شمبرسيا سبحان الله قلت والله نانيان دايو بختو زوان تيري نان خواردو وجداني قلت والله ما عندي ما حزم لي برك دانشم تنداني شكاكا إسرعات بكذا زانين سن ساعات أتو لنا وآبي قلت أو عائلة كتسول لولا يلخوان قام وقالته وقصي خوش بكان تراز أو شويني كبرك راس بصري داكتو كابر حياتي رشيل يداو مرت. سبحان الله. يعني السكا أزلي نهات بو رزقي ما بو دبا أو ده هناسو أو ده نانو أو ده رزقش بخوا
ئەو زا کۆتایی بە ژیانی بێت. جا ئازیزانم سبحان الله تۆ هەتا ئەزەلت نێ تۆ نامری یەقینت بە ئەو حەوادیسانش ئەو ڕووداوانش کە خوای گەورە بەسەرە تۆی نەهیناوە هەمووی بەسای مەلائیکەتەکان بەسای حەفەظە خوای گەورە ئەتوی ستر و حفظ کردیە بۆ ئەوی بمنێت کە ئێستا کاتی ئەوەی نییە ئەم قەدەرە و ئەم قەزایە و ئەم حاڵەتت بەسەر بێتن. دەکەواتە بەڵام هەر کاتێک خوای گەورە ئەمر و ئیرادەی وا بۆ ئەم شتت بەسەر بێ یەکسەر مەلائیکەتەکان دوور ئەکەونەوە و یەکسەر حادیسەکەشت بەسەر دێتن. کەواتە زۆر دوعا بکە، زۆر دوعا بکە، قەدەری خوای گەورە دا ئەبەزێ دوعای تۆش بەسەر ئەکەوێ چیانیان بە قووەت بن ئەوەی ئەبەزێنیتن. ئەوە نەسی حەدیسی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. دەکەواتە ئەو قەزا و قەدەرانی کە دێن تۆش کە دوعا دەکەی زۆر زۆر دوعا بکە بەو دوعاێنێت و ممچینە هەزارەها قەدەری ناخۆش و سەخت و زەحمەت خوای گەورە لەسەرە تولا ببات. محموود شید خەتاب هەیە خوای گەورە لێی خۆشبی و دەرەجەی عالی بکە، زابتێکی عێراقی بوو، زۆر کتابی زۆر خۆشی هەنا، مثلەن عەدالەت السەمائی هەیە، تەدابیر القەدەری هەیە، فاتح دەولەت الفارسی هەیە. کابرایکی عەسکەر بوو، وەزەم کابرایکی نازانم چی ڕوکم بوو، زۆر کتابەکانی چکە ئینسانێکی بەدین بوو، خەڵکی مووسڵ بوو، زۆر کتابەکانیشی بەفائیدە و خۆشن. جا یەک لەو کتابانە دەڵێتن کابرای خەڵکی مووسڵ دەبیتن ئەوزار منداڵەکە دەرێ منداڵە خەڵکی مووسڵ دەبی لەسەر ئەوەی حەدبا بەردەبتەوە، لەسەر منارەی حەدبا، تەبان منارەی حەدبا ئەو منارە خوارەکەی ئەو هایە دەفەم زۆر برندە، تەبان چی منارەی چۆلی ئێمە دەبی تی لەسەر وێندەر بەر بۆ تەپەی لێ هات کە تەعاردی بن منارەکەش دیارە ئەو منارەی حەدبا بنەوەی چایخانەیە فەرمی خەڵکەکە غاریاندا منداڵەکە هەرگردنەوە ڕاست منداڵەکە هەستاوە و غاریدا تی وەڵا ماما ئەوە فلان ئەمنی پاردە بەر بوومەوە. والله ئەزابیان کوڕە خۆ هیچی لێ نادە ئەو منداڵە، نەسەری بشتێنە، دەستی بشتێنە، لاقی بشتێن، هیچی لێ نهات غاریدا. گوتی محەممەد شید خەتاب دەڵێ هەر ئەو منداڵە گەورە بوو، تی گەورە بوو کاتێک کە دەچەوە ماڵی خۆیان ماڵەکەیان دوو قادرمە بوو ئەو زە دەچیوە ناو ماڵێ، گوتی لە قادرمەی دووەم بەر بۆ مرد. سوبحان الله لەو شوێنە بەرزەی بەر بۆوە هیچی لێ نەهات لۆ چکە حەفەظەی لەگەر بوو کە خوا پاراستی خوا ئەمر و ئیرادێ و بۆ ئەو منداڵە هیچی لێنەوە بژمینێ. بەڵام جاری دووەم لە قادرمەیەک لێ قادرمەی بەربی بێەوە بمری چکە ئەو وەختی ئەجەلی هات بوو دەبایە بەو حادیسەی بمریتن. دەکەواتە ئەو مەلائیکەتانەی دەور و پشتمان بەڕاستی بۆ ئێمە نیعمەتی خوان فەزلی خوان کە بەسای ئەو مەلائیکەتانە لە زۆر شەڕان دوور ئەکەوینەوە. بۆیە ئەبوو هورەیرە جارێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردیە حرەسی هەندێک زەکاتی ماڵی خوا خڕکرابەوە تاکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەیانی بداتە ئەو سەحابانەی کە فەقیرن. جا ئەبوو هورەیرە دەفەرمی دانیشتە بووم لە ژوورەکەی لەبەر دەرچی ژوورەکەش هەمووی ئەشیای زەکاتی لێ بوو، خورما و خواردن و ئەو شتانە. گوتی دەبینم لە ژۆری خشپەکە دەبینم وەڵا کابرایەکی پیسی خەلیس و جوونیای دەوێ پڕکەوتی دەستم کرد وتم هەی مجرم ئەوە چ دەکەی؟ کوگاتی ئەو ژوورەی کوڕە لێم گەڕێ والله زۆر فەقیرم زۆر دەستکورتم زۆر منداڵم برسینە و وتی ئەمیزەکەم پێشتە بەرمدا تم نێ وتی نایەمەوە. تی شەوی دووەم عینە دەبینم کوڕەوە کابرا شتی پڕ دەکاوە خورمای لە ناو گشتی دەنێ کوڕە گرتمتم مەرە هەی دەزی ناپاک ئەرێ والله ئەوە دوونە شەوێ نەمگۆنێەوە تی بە قورئان لەبە محتاجیان هاتمە والله لەبە پێویستیان هاتمەوە زۆر دەستکورتم زۆر فەقیرم زۆر برسی منداڵم وردە وتی ئەمیش والله هیزگەم بتم بابە مێوە چاوەکەم ئەوە زەکاتە ماڵی خۆیان نابی بەو شێوەی بدزرێ سبەنێ وەرە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام دەدایە تی بەڕێم کرد وعدم لێوە گرنێتەوە. تی شەوی سێم هاتەوە تی شەوی سێم گرتم تم واللهی ئەو زارە ئیلا تەسلیمی پێغەمبەری خوا دەکەم عەلەیهی سەڵات وسەلام والله بەرت نادەم ناپاک ئەرێ وەڵام سێ زارە دوو زارم عەفو کردی دەتەوێت فێڵ لە من بکەی ئیلا دەت بە مەکن پێغەمبەری. گوتی ڕاوەستە بەرم دەشتەکت فێر دەکەم. گوتی چییە؟ گوتی هەر کەسێک چۆوە ناو جێگایەکەی خۆی ئاەتی کورسی خوێند ئەو مەلائیکەتێک لە ئاسماندا دەبەزی لە پشت سەری ئەو کابرایی ئەو کەسەی کە ئاەتە کورسەکەی خوێندیە حەتا سبەینێ لە شەیتان و لە جن و لە خراپەی دەیپارێزیتن. گوتی ئەمیش لە خۆشییان ئەو قسەی پێگوتم بەرمدا. تی بەیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەبوو هورەیرە ئەوە چت کرد بۆ خۆت و بە میوانەکەت؟
قلت والله يا رسول الله أو حادثة كبودة زاني فرمي بلي قلت يا رسول قصيشي أو هايكر قلت هركسيك آية كرسي بخينية الملائكة تقل آسمان ديت أخواري حتى بياني حفظي ذكاء فرمي زانيت أو شيء تناوله قلت أو السيش وقتو لك الشيطاني مش تمروا هرا وهوراتا برام راستي قد أو دروزنا راستي قد أو دروزنا ديكواتا أقر بماني خواب من باريزي شوان باهم شو آية كرسي بخينين بوي ملائكتي خوا حتى بياني دي حفظو سترمان دكات تاكو ديدار بخوي قورتان دسبيرم السلام عليكم ورحمة الله وبركاته.